بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێت. لە دوای کەرکووک ئێمە ئەمڕۆ لە دووسخورماتووین. دەستگای بەخشین لە دووسخورماتوو بە هاوکاری ئەنجومەنی کۆمەڵی دادگەری لە خورماتوو ئەمڕۆ هاوکاری 250 خێزانی کەم دەرامەتی ئەم سنوورە ئەکا. جگە لەوە هەر ئەمڕۆ 50 تەباقی غاز دابەش دەکا بەسەر ئەو کەسانی کە مەستەحەقن و پێشتر ناویان لە دەستگای بەخشین لە خورماتوو نووسراوە. وەڵای لەخوا بەزیابێ خێر خێرخوازان بنووسێ یارمەتی ئەی شارادن ئەی شارە زۆر نەحامەتی دیە زۆر ڕەزالەتی دیە داواکاری لە خێرخوازان باشتر یارمەتی ئەی شارەکە بدەن ئیتر زۆر مەمنونیانون و دەستیانش خۆش بێ وەڵای لەخوا بەزیابێ ئەلحەمد و شکر ئەگەوە منیش نەگەیەوە فەقیرتر گەیە ئەلحەمد و شکر الحمد سەنا خوا ڕەحمیان لێ بکە ئای لەخوا بەزیابێ ئەلحەمد و شکر وەڵا هەرچێ بۆی شارەکە بکەن کەمە یەشتا کەمە ئەی شارە زۆر مەقدورە براکەم ئەرە وەڵا فەقیریشی زۆرە وەڵا کولی ساڵە ئینەغەم دوعاکەم خێر بەخشینی شەڵا ئەوەی فەقیر و مەقیرە کشی بدرێ پێ و خوایان لێ ڕازی بێ و زۆر دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەین ئینشاءالله خێریان بنووسێ ئەم خێرخوازە زۆر یارمەتی خەڵکیان داوە یارمەتی فەقیری هەژاریان داوە فەقیریش زۆرە لە شارەکەمانە زۆر دەستخۆشییان لێکەین خێریان بنووسێ ئینشاءالله خوای گەورە جەزای خێریان بدا ئینشاءالله هین ئەمانەوێن ئەوانەی شەکە یارمەتیمانە دەین ئینشاءالله خوای گەورە جەزای خێریان بداتەوە ئینشاءالله زۆر مەمنونی لیان خوای گەورە لیان ڕازی بێت چیمان هەیە بۆ خەڵکی خێرخواز ئەوانەی کە فەقیر زۆرە خەڵکی دەرامەت زۆرە یعنی ئەوانەی کە دەوڵەمەنن یارمەتی فەقیرەکانمان بدەن بێ باوک زۆرە بێدایک زۆرە وەڵڵاهی زۆر سوودمەند بووینەرێ خوای گەورە جەزای خێریان بدات خێر و پاداشتیان بداتەوە ئینشاءالله خوا لیان ڕازی بێت ئێمە دائیمەن یعنی ئەم دەستگای خێرخوازیە زۆر یارمەتیمانەدەن زۆریش لێیان سوودمەند بووینە حقت لە ڕێگەی بەخشینەوە توانیمانە یارمەتی خەڵک زۆر بدەین خەڵکی لەبەرەوەی ئەم شارە خەڵکی کەم دەرامەت و فەقیر و لێقەومای زۆرتیایە و پێویستی بۆیە کە زیاتر بەخشین چاوی لەم دەڤەرە بێت و هەروەها داوا لە خێرخوازانیش دەکەین کە خێرخوازانی شارەکەمان بە تایبەتی یارمەتی دەرێکی باش بن بۆ بەخشین وی بتوانین ئێمە ئەو خێر و ئەو چاکەی ئەوانە بگەینە خەڵکی لەبەر خەڵکێکی زۆر ڕوومان لێ تێکا و خەڵکیش کەم دەرامەتە خەڵکێکی زۆر دەستکورتە یعنی من قەنەعەتمەتە ئەو خەڵکە دەوڵەمەند و خوا پێداوە ئەگەر خۆیان بێنە ئەمراکە ئەم خەڵکە ببینین لێراکە ئەوە ڕاستی قسەکانی ئێمەیان بۆ دەرەکەوێ و کە ئەوەی کە هەیەە درێغی لێ ناکەن. سپاس بۆ خوا دیار دەستگای خێرخوازی بەخشین ساڵانە
ساڵێکمان 12 مانگە لە خزمەت فەقیر و هەژارایە و ساڵانە لە مانگی ڕەمەزانە پرۆژەی جۆرا و جۆریەیە و ئەم پرۆژەی ئەمڕۆ لە قەزای دووسخورمات و ئەنجامی ئەدەین وەکو نووسینگەی دووسخورمات و بریتە لە 50 تەباغی غاز و بە هاوکاری ئەنجومەنی 250 سەبەتەی خۆراکمان داباش کردو سپاس بۆخوا و داوا لە خێرخوازانەکەن کە دەستگای خێرخوازی بەخشین دەستێکی ئەمینە هاوکاری بن دەستبار بن تاکو بتوانین زیاتر و زیاتر خزمەتی خەڵکی شاری دووسخورمات بکەین دیارە خەڵکی دووسخورمات و خەڵکی هەژاری زۆرە لەبەروی ناوچە کێشە لەسەرە خەڵکی ئەوەی دەوڵەمەندە دەرچووە لەم شارە وی ئەوەی ماوەتۆ زۆربەی زۆری خەڵکی هەژار و کەم دەرامەتە بۆیە داوا لە خێرخوازانەکەن لە ڕێگای بەخشینەوە هاوکاری خەڵکی دووسخورمات بن و تەواوی خەڵک شارەکانی تریش